لە شەشەمین پرۆژەی خۆیدا بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین دەستی هاوکاری بۆ 120 خێرزانی دیکەی هەژار و نەخۆش و کەم دەرامەت درێژ دەکات و بڕی 24 میلیۆن دیناریان بەسەر دابەش دەکات. ئێمە ئەمڕۆ لە ئۆفیسی هەولێر سوپاس بەخوای گەورە لە ڕێی خێرخوازێکەوە بڕی 24 میلیۆن دینار هاوکاری هێناوە و دابەشی دەکەین بەسەر 120 خێزانی نەخۆشی شێرپەنجە و هەروە هەژاران و کرێنشینان. جگە لەمە بەڕاستی دیارە ئێمە ئەمڕۆ لە نوێمی ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزداین کە زیاتر لە 150 میلیۆن دینار کۆکراتەوە دابش کراوە بەسەر 2050 خێزان لە هەرێمی کوردستان کە 1000 سەبەتەی خۆراک و 1000 مریشێک و هەروە باقی تریژ بەسەر خەڵکی هێژار بنەدار کە ڕۆژانە لە پرۆژەکانمان ڕۆژی 300 خێزان بڕی 200,000 دینار پێدراوە بە سەدان خێزانی کە بڕی 250,000 پێدراوە. هاوکاریەکە بەسەر نەخۆشانی شێرپەنجە و نەخۆشانی گورچیلە و بەشێک لە هەژاراندا دابەشکران. ئەوان دەڵێن بەخشین بۆتە کۆڵەکێکی گرنگ بۆ هاوکاریکردنی خێزانەکانمان. فەقیر معنا دەسەڵاتی نامنی بەس خوا پشتی پەنایەتی الحەمدوللا بەخشینیش ئەو ساڵ نییە لەمێژە هاوکاری بەڕاستی فەقیری شوا دەکاتن کەمان دامان و هەرام و ئەوانە و یەتیم و ئەو نەوانە بەس بەڕاستی ئەمن بخۆم دوێنێ شخصیاتم کنی هەند بەڕاستی دلی فەقیری دلی و دەکاتەوە بەڕاستی وەرم گرتێر بای ئەو عیلاجانەیە بەس یەک عیلاج بای 180,000 داوا لە خێرخوازان دەکەم بەخوای یعنی زۆر وەزعم خراپە یعنی خوا خێرم لایەکی بنووسی خوا خێری دەستگای بەخشین بنووسی بەخوا دەسێ. عیلاجەکانی دیکە چیە چ نەخۆشە؟ شەقیقەمە کلیەکم تەواو نییە لە شەقیقەمە هەموو دەمە هیچ ناخۆم یعنی ئاوی ناخۆم نانی ناخۆم زەختم فولفولە الحەمدوللا وەشکرم بەس ئێستاش بریەوە هەر لەسەر عیلاج و دەرمانان بەخوا ئەوەندە پارێم گرتێر با یەک عیلاجی منە. تاکو ئامادەکردنی ئەم راپۆرتە لە نۆیەم ڕۆژی مانجی پیرۆزی ڕەمەزاندا ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 150 میلیۆن دیناری بەسەر 2050 کەسدا دابش کردووە. سەرەڕای دابشکردنی زیاتر لە 1050 سەبەتە خۆراک بەسەر هاوڵاتیانی نەخۆش و کەم دەرامەت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.